پرسیارەکەی من ئەگەڕێتەوە سەر ئەوەی ئەگەر دیموکراسی لیبرالی تەواو بووە، ئەگەر تەواو بووە بەدیلەکانی ئێمە چییە و چۆن نەتوانین چیترە چێتە جێگای لە ئێستاە؟ ئەزانین چۆنە بۆ ئێمە لە ڕووی مێژوویەوە لیبرالیزم لە تقریباً 150 ساڵەوە ئەو ئەلتەرناتیڤە و بەدیلێنیەکە خواستمان هەیە بۆی و ئەوانە داوایەکەی ئێمە 150 ساڵ لەمە بەریژەر هەمان شتمان وتووە، یانی لە سەردەمی مارکسەوە ئێمە باسمان کردو کە ئەمە تەجاوزی لیبرالیزمەکەین، تەجاوزی ئەو چوارچێوە مەحدوداکەین کە پێوترێت دیموکراتی، یعنی هەتا مەسەر مارکس و ئەنگلز کە سەرەتا دروستبوون خۆیان بە دیموکراتی شۆڕژی ڕەزالی بە جۆرە لە جۆرەکان خوانوەکو هێزی دیموکرات تعریفە کردووە، نەڵام دواتر تەجاوزی ئەمەیان کرد. ئەگەر تەجاوزکردنی ئەمە مەسەلەکە ئێمە دەمێکە و کارەمان کردو، بەڵام باسەکە لێرە لەسەر مەسایلی فکری و ئایدۆلۆژی نیە. زین چۆنە مشکلەکە ئەوەیە، مشکلەی گەورەی هێزی چەپەکان بەتایبەت هەموو تەواوی ئەوەی کە بەخۆی لە مارکسیزم و کۆمونیزم لەم ڕۆی دنیاە ئەوەیە لە بوونەوەرێکی ئیجتیماعیەوە تەبدیل بووە هەتا لە بەرچاوی خۆیان بە بوونەوەرێکی ئایدۆلۆژی. گرنگ ئەوەیە لەم کەینوبەینا قسەی ڕاست دەرچێت، گرنگ ئەوە نییە ئاین دەچێ بێ وەکوەوەی کە مەسەلەن لە بەلەمێکینەوە بەلەمەکە غەرقە بێ وانە پێشتر وتوتەوە بە کونێکی تیان بەلەمە غەرقە بێ، دوای کە غەرق بووی لەناو بەحرەکەیە دەست بەرزکەیتەوە ئای نەموت غەرقە بین، ئەی نەمانوت ئێمە بوون نەبین، ئەخر وا ئەخین چی واخەریکی کۆمەلگا لە بین نەچێ. بە بڕوای من ئەمە دروست نییە من دیفاع لە دیموکراسی ناکە بە خاطری ئەوەی کە دیموکراسی من ئەیناسم چۆن و چۆن نییە. دیفاعکردن لە خواستەکانی خەڵک لە ئاوات و ئامانجەکانی خەڵکو ئەوانە فەزایەکی باستر، فەزایەکی کراوەتر بۆ دەرخستنی ئەمانە لە بەرامبەر فاشیزمێکا کە هەڕەشیلەکە مەسەلەیەک نییە لە ڕووی تاکتیکیەوە ئەما و ئەگەری بوێ. ئەمە تەحسیل حاصلە. ئاخر لە سەردەمێکە کە بەرشەفیەکان لە ناو رووسایە ئامادە بوون بۆ شۆڕش، باسی شۆڕش ئەکرا لە ئەوەڵین لەحزەوە لینی کە هاتبووە پێشەوە ئەیوت هەموو دەسەڵات بۆ شوراکان لە دژی حکوومەتی موقت بوو، بە هەموو شێوازێک تەبلیغاتی لە دژەکردن، بە هەموو شێوازێک لە دژیانەوەستایەوە، بە هەموو شێوازێک تەشهیری پێەکردن، نەک بە تەنها بە بەشە باڵە ڕاستەکەیوان هەتا بە باڵە چەپەکەی کە منشەفیکەکان بوون، بە خیانەتکار لە پرۆلیتاریا و بە دەسەچیلەی دەستی ئیمپریالیزم و بەمانەی وەسفەکردنەوەانە. بەڵام کاتێک کۆرنیلۆف جێشەکەی ئامادە کرد بێت پێترۆگراد بگرێ و ئەو تەجروبەی شورایانە کۆتایی پێبێنەوە ئەمانە بە تەواوی بەرشەفیزم لە بەرامبەر حکوومەتی موقتا وەستا دیفاعی لە حکوومەتی موقت کرد و بەری گرت بەو هێرشە. و ئەگەر ئەو کاری نەکردایە ئێمە هەر تا ئێستش نەمانەتوانی شۆڕشێکمان نابوو ناوی ئۆکتۆبەر بێ، شۆڕشێکمان نابوو ناوی شۆڕشی سۆشیالیستی چینی کارگەر بێ لە دنیاە. و ئەمە هەمان ئەو تەجروبەیە دووبارە بوو کە لە ئەڵمانیا بوو، یعنی ئەوەی کە نازیزم لە ئەڵمانیا هاتە سەر کار و ئەوانە ئەکرا چەند دەیە پێش ئەوە لە رووسایە فاشیزم بێتە سەرکار، نازیزم بێتە سەرکار، هێزێک بێتە سەرکار کە بە تەواوەتی شەقتی هەڵەیە لە هەموو ئەو دەستکەوتانەی کە لە دیموکراسیە بەدەستاتەوە. پاشان دیموکراسی چوارچێوەیەک بۆ تا ئێستا کە کارگەر توانێتی بەکاری بێنێ، باسەکە لەسەرەوە نیە تەمجیدیکەین. ئێمە بوونەوەری ئایدۆلۆژینی کاگەر ڕۆژێ لە ڕۆژان وتمان دیموکراسی فەزایەکی باستری دروست کردو لە ئیستیبداد و لە قەمع و ئەوانە، ئەو ڕۆژەی تر دەستنێژمان پشتی و تەواو هینمان بێ، یعنی تر تەواو ئێمە بووین بە خیانەتکار و بەرەی کارگەر و سۆشیالیزممان جێهێشت. باسەکە لەسەر باسێکی تاکتیکیە و ئەمەی کە ئێستا لە ئەمریکا ڕووەدا. من هەر لێرە ئاماژە بە پرسیاری هاوڕێکەکەم لێرە کە کەوتە سەر شاشەکە هاوڕێ ئاسفەکەی کە پرسیاری لە من کردووە، پرسیارەکەی ئاراستەی منە بۆیە من وەڵامی دەمەوە لێرە. باسەکە ئەڵێ لە کارکەوتنی ترامپ وەکو نوچی فاشیزم ئەمە دۆڕان نییە بۆ فاشیزم لە دنیاە، ناکاتە پاشەکشەی فاشیزم لە دنیا. بە نەزەرم شەڕەکە تەواو نەبووە. هاوڕێن ئەم هەفتەی مانگە هەر یەک شەممە هەموو گروپە چەکدارەکانی ئەمریکا خۆیان ئامادە کردو بۆی ئەم جارە ئینتیفاضەی مسلحکەن بە نەزەری خۆیان. نەخشەیان داناوە مەقەڕی چەندین ویلایەت لە ئەمریکا بگرن، نەخشەیەک هەیە بۆ ئیستیقلالکردنی مەجموعەیەک ویلایەت لە ئەمریکا و جیابوونەوەی لە ئەمریکا. هەڵوەشانەوەی ئەم سیستەمەوەمانە جارە گەلێک زۆریان پێخۆشە، ئەوانەی کە لەبەر خاتیەوە ڕقیان لە ئەمریکایە دوژمنی کاپیتالیزمش بیان خۆشە کە ئێستا ئەمریکا هەڵبۆشێتەوە و ئەمریکا پارچە پارچە بێ، وگوایان هێز ئیمپریالیستە لە ساحەکەیان نەمێنێت دنیا تەختە بێ بۆ سۆشیالیزم و بۆ کۆمونیزم. بەڵام بیر لەوە ناکەنەوە کە لە پاڵ چاینەیە، لە پاڵ رووسایە کە ئەمڕۆ نوێنەرایەتی دەسەڵاتێکی مستەبید و مافیایی ئەکەن و ئەمانە ئەمریکا هوەنترە. ئەمریکا هوەنترە ئەگەر اختیارەکە لە بینی ئەوەیە بێت کە تۆ ئایا رووسیا هەڵەبژێری وەکو مۆدێل بێت بۆ دنیای سەردەم، نمونەی جنوبی شەرقی ئاسیا و چین هەڵەبژێری کە گەلێک کەس پێیان خۆشە چین بە نوێنەری کۆمونیزم و بە نوێنەری سۆشیالیزم بزانن، وەگوایە لە چینە دنیا ماستی بەی و هەموو شتێک باشە و یەکسانی و ئازادی بەرقەرارەوەوانە. بە نەزەری من
پیادەبوونی مۆدیلی چین بۆ دنیا هەرەوەیەکە سەرمایه‌دارانی ملیاردێرەکانی دنیا ئۆلیگارشی دنیا لیشی دەمیان بۆ یەڕژێ شوێنێک کە ئیسیبدادێکی تەواو حاکمە سەرمایه‌داری هەرچی ئەوەی کە ناڕەواییە نابەرابەریە لە کاپیتالیزمە مەوجودە ناقسن ئەوەی کە ئەو فەزایە کە مەجالەیە بۆی کە تۆ مەسەلەن سندیکایەت دروستکەی نیقابەیەک دروستکەی بانگرتنیە بکەی بەبێ خەڵتانی خوێنبی چین ئەمەیە ئەوەی کە ئێستا لە دنیای قەراری گرتو ئێمە لە بەرامبەر ئەم مۆدێلەیە وە قسەکردن لەسەرەوەی ئێمە بێتەفاوت بین بێتەفاوتماڵیانە بێ بدوەستێنم ببوورە من یەک نقطەم هەیە لێرا بیڵ مەزانێ کاتە چیە کاتەوەی کە ئەگەر ئەردۆغان بەیانی هەڵبژاردنە لە تووشایە و ئیمکانێتی ئەوە هەیە بە دروستکردنی تەحالوفێک لە بەرامبەر ئەردۆگانە کارێکی کە ئەردۆگان جارێکی تر نەبێتەوە بەسەر کۆمار و ڕێگەی لێ بەرابەرا بگریت و ئەوانە تۆ بڵێ ئەمە ناکەم و وازی لێتم دیارە ئەو کافی نییە بەتەنها من ئەگەر کۆمونیستێکم لە تورکیا مۆجودمەوانە ئەمە بەتەنها کافی نازانم بەڵام ئەوەی ئەمەش نەکەی و هیچ کارێکی تر نەکەی توانە لێگەڕێ بابزین دنیا چی لێ دەوەی کەوا قسەکانم بەڕاست دەربێتەوەمانە خەڵک زۆرتر باوەڕ بە من بێنەوەوانە